من ناوم جير محمد رسول خوێندکار لە قوتابخانەی سەلاح الدینی ئەیوبی کوڕان لە کۆلێژەکانی یونایتد ساینس بەڵێ توانیم پلەی سێم لەسەر ئاسی هەرێمی کوردستان بۆ خوێندنی زانستی بەدەست بێنم و لێرەوە زۆر سپاسی دایک و باوک و خوشوراکانم دەکەم و سپاسی هەموو خزم کەسەکانم دەکەم کە یارمەتیەکی زۆریاندا و پاڵپشتێکی زۆریان کردم و بێگومان سپاسی برادەران و خوێندکاران ئازیزم دەکەم کە پاڵپشتێکی گەورە بوون و بە پرسیار و بە یارمەتیدان و وەڵامدانەوە یارمەتێکی زۆریان داوم بێگومان لە هەمووشیان لەوانەیە گرنگتر بێ سپاسی قوتابخانەکە دەکەم کە بە چەندەها پرۆگرامی تێروتەسەل و جۆرا و جۆر هەوڵیان دەدا کە ئاسی هەموو قوتابیەکان ئەو قوتابیە پێشکەوتەکان و ئەو قوتابخانەی کە ئەو ئاسایان نەبوو هەوڵیاندا بە چەندەها پرۆگرامی جۆرا و جۆر ئاسەکانیان بەرز بکەنەوە و توانن ئەو نمرەی بەدەستبێنن کە دەیانویست بۆ نمونە پرۆگرامی کوێشن بانک یاخود بۆ نمونە پرۆگرامی زیرۆ مستێک کە هەوڵیان دەدا لە چەندەها ڕووەوە پرسیارەکانی وەزاری پیشانی خوێندکارەکان بدەن و تاکو ئەزمونێکیان هەبێ لە وەزاریدا و لەگەڵ چەندەها پرسیاری وەزاریەکانی پێشووتر بەمە قوتابیەکانیان بەهێز دەکرد و پرچەکیان دەکردن بۆ تاقیکردنەوەی وەزاری بۆی ئەو دەرەجەیە بەدەستبێنن ئەو نمرەی بەدەستبێنن کە هەوڵیان بۆ داوە کۆماڵی 12 ساڵ. زۆر سپاس.